خوای گەورە میهرەبان پێناسەی ژیانی دنیامان بۆ دەکات. دەفەرمێ اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو. بزانن ژیانی دنیا یاری و گاڵتە و گەپە، وەکو یاریەک وایە، وەکو گاڵتە و گەپێک وایە. ئەمە خوای گەورە ئاوا پێناسەی ئەم ژیانەمان بۆ دەکات. هیچ سوودێکی نییە بۆ کەسانێک کە ڕێگای خوایان نەگرتووە. زۆر بە سوودە بۆ کەسانێک کە ڕێگای خوای پەروەردگاریان گرتووە. خەڵکی وا هەیە بە 15 ساڵ، بە 20 ساڵ، بە 25 ساڵ بە تەمەنی خۆی توانی بەهەشتی خوا بەدەست بێنێ. کەسانێکی زۆریش بە سەدەها ساڵ نەیانتوانی ڕەزامەندی خوا بەدەست خۆیان بهێنن. ژیانی دنیا وەکو یاریگایەک وایە، وەکو ساحەیەک وایە. ئەوەی بیباتەوە یاریەکە بەرێتەوە، بێگومان ئەم ژیانە یاریە بۆ بەهەشت دەڕوات. ئەوەش یاریەکە بدۆڕێنێ خەسارەتمەندە و بۆ جەهەنەم دەڕوا. کەواتە خوای گەورە دەفەرمێ ئەم ژیانە گاڵتە و گەپێکە، یاریەکە. چۆن مناڵی گاڵتە و گەپێک دەکا و کۆتایی پێ دێت، چۆن تۆ یاریەک دەکەی و کۆتایی پێ دێ، ئەم ژیانش بە هەمان شێوەیە. کەواتە لای خوای گەورە هیچ نرخێکی نییە، چونکە دەفەرمێ لعب ولهو، گاڵتەیە. وەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ من لە چاو دنیادا وەک چی وایە، من و دنیا ئاوهاین، ئابەم شێوەیەین. وەکو کەسێک وایە سوارێک ڕێبوارێک بڕواتە بن دارێک، چەند سەعاتێ لە بن سێبەری دارەکەدا دابنیشێ و پاشان بڕوا. ئەم ژیانش بە هەمان شێوەیە. ئێمە ئێستا حالیەن لە بن سێبەری دارەکە داین، بەڵام ئەوانەی پێش ئێمە کە مردن ڕەحمەتیان لێبێ ئەوان سێبەرەکەیان بەجێهێڵا. کەسانێک شێ لەگای ئێمەوە دێنە سێبەرەکە و بە هەمان شێوە ئێمە ئەوانیش بەجێ دەهێڵە. بۆیە سەرکەوتوو ئەو کەسەیە، عاقڵ ئەو کەسەیە لەم یاریەدا، لەم گاڵتەوگەبەی دنیادا بیباتەوە. خەسارەتمەندیش ئەو کەسەیە دەیدۆڕێنێ. خوای ڕەمەزان و غەیری ڕەمەزان هەر یەک خوایە، ئەڵڵایە. ئەم ژیانە مەکە هۆکارێک بۆ بەدبەختی هەتا هەتای قیامەتی خۆت. ئەوە ژیانی دنیایە. شەوێک لە شەوەکانی ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ هەوسا دەستی کرد بە شەو نوێژکردن. شەو نوێژێکی زۆری کرد، زۆر گریا. هەروەکو چۆن ئەو کەسێک کە لەگەڵی دابۆ دەڵێ هەروەکو چۆن کەسێک مارێ پێوە بدا چی بەسەرا دێ، مرۆڤێک مارێک پێوە بدا چی حاڵێکی هەیە. ئەڵێ ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ ئابەو شێوەیە لەو شەوەدا حاڵی وەکو کەسێک وا بوو کە گەزرابێ و مار پێوە دابێت. دەفەرمێ دەیفەرموو یا دنیا غڕی غەیری ئینەما طەلەقتوکی ثەلاثە لا رجعت فيها. ئەی دنیا غەیری من گومڕا بکە و سەری لێ بشێوێنە، غەیری من سەرگەردان بکە، چونکە بەڕاستی من تۆم 3 جار تەلاق داوە، تەلاقیش کە گەڕانەوەی تیان نەبێت. بەڵام ئێمە دنیامان تەلاق نەداوە. ئەم ژیانە کۆتایی پێ دێت. ئەمڕۆ یا بەیانی عاقڵ و بەختەوەر ئەو کەسەیە بتوانێت لەم یاریەدا، لەم ژیانە کەمەدا بیباتەوە. باش بی بەخوا هەردەمری، خراپی هەردەمریت. ڕێگای خوا بگری هەردەمری، ڕێگای خوا نەگری هەردەمری. مانگی ڕەمەزان تەنها عیبادەت بکەی هەردەمری، 12 مانگش بیکەی هەردەمری. بۆیە ڕێگای خوا لەبیر مەکە. ئەو وعدەی بەخوا داوە ئیاکە نەعبود، تەنها خوای عیبادەت بۆ تۆ دەکەم حتا مردن وعدە خلاف مەبە لەسەری بە، وعدە خلاف مەبە. ئەوەی کە مانگی ڕەمەزان تەنها عیبادەت دەکا وعدە خلافە، لەگەڵ خوادا ڕاستگۆ نییە. خوای گەورە لە پێناسەی دۆمی ژیانی دنیادا دەفەرمێ وەزینەة وتەفاخر. ئەم ژیانە چەند شتێکی جوانە لەگەڵ فەخر و شانازی. تەماشا دەکەی خەڵکی کاتەکانی خۆیان هەمووی سەرفەکەن بۆ ئەم دنیایە، لەبەر خاتری ئەم دنیایە خوێنی خەڵکی دەڕژێنن، لەبەر خاتری ئەم دنیایە کافر و بێباوەڕ دەبن، لەبەر خاتری ئەم دنیایە زوڵم دەکەن، بەڵام بۆیان نامێنێت. چەندەها زاڵم هەبوو لەم سەردەمەدا، ئەوی لە پێناومانەوەی خۆمدا هەموو شتێک دەکەم، ئێستا کەس نازانێ گۆڕەکەی لەکوێیە. ژیانی دنیا قیمەتی نییە، هەر چی دەکەی بیکە، دڵنیابە هەر بەجێ دەهێڵی. جا بۆیە ئەم ژیانە چەند شتێکی جوانی تایە، تۆ خۆتی پێ جوان دەکەی،
خۆتی پێدا ڕازێنیتەوە و خەڵکانێک شێ فەخر و شانازی دەکەن بە جسم و لاشە و جوانی خۆیانەوە، بە ماڵ و سەرۆت و سامانی خۆیانەوە، بە دەسەڵاتی خۆیانەوە، بۆیە لە پێناو خوادا ناژین بەڵکو بۆ غەیری خوا دەژین، بەڵام هەر بەجێشی دەهێڵن. ئێمە شانازی بە ماڵی خۆمانەوە دەکەین، بە جسم و لاشەی خۆمانەوە دەکەین، بەڵام وەڵاهی نامێنێ، هەمووی دەڕزێ. وەڵاهی بە ملیارەها گەنجی جوان، ئافرەتی جوان و قۆز ئێستا هەمویان وەڵا بوونەتە پارچەی خۆڵ لەناو زەویدا. چەندەها دەوڵەمەندمان بینی دەمرێ و کفنی دەوڵەمەندەکە، دەوڵەمەندترین کەس بە لەم سەرزەوێدا کفنەکەی تۆ، قەبرەکەی تۆ لەگەڵ کەسێکی ترا فەرقی نە لەناوە، هەموو یەک شێوێ تەسکە. جلی من خامە، جلی تۆی دەوڵەمەند و دەسەڵاتداریش هەر خامەکەیە. کەواتە شانازی بە چیوە دەکەیت؟ تەفاخور، فەخر و شانازی بە چیوە دەکەیت؟ کۆتاییەکەی من و تۆ هەر یەکێکە. بەڵام گرنگ ئەوەیە کۆتایی ناو گۆڕەکەمان باش بێت. کوا پاشاکان، کوا دەسەڵاتدارەکان، کوا ئەو هەموو کیسرا و فیرعەونەی کە هەبوو، کوا ئەو هەموو قەیسەر و دەسەڵاتداری کە لە دنیا هەبوو، کوا ئەو هەموو سەرۆک و مەلیکەی کە هەبوو لە دنیادا، هەمویان بەجیان هێشت. بەڵام زۆربەیان بێگومان دنیا بۆ هۆکاری بەدبەختی هەتایی ئەوان لەبەر دەسەڵات و لەبەر دەوڵەمەندیە خۆیان لە خۆیان ڕەنجان لەبەر خاتی جوانیکی ئەم دنیایە. فەخر و شانازیان کرد و لوتیان بەرز بوو، خوا بە ئاگری دۆزەخ لوتیان دەشکێنێ بێگومان. چە بۆیە ژیانی دنیا هیچ نییە. خوا گەورە دەفەرمێ لە پێناسەی سێیەمی دنیادا وتكاثر في الأموال والأولاد. ئەم ژیانی دنیایە بریتیە لەوەی کە ئینسان ماڵ و مناڵ و سەروەت و سامانی زیاد کات. هەر کەسێک لە ئێمە کەسابەت دەکەین، خۆمان ماندوو ئەکەین، هەمومان میرات کۆکەینەوە. ئەمڕۆ ماڵت هەیە، ماڵەکەی فڵان کەس، ئەو دەقی کە مردی ماڵەکەت دەبێتە میرات. هەمومان میرات کۆکەینەوە. بۆیە ئەوەندە خەمی بووک و زاواتە خەمی خۆت بێ باشترە. هەمومان ماڵ و سەرۆت و سامانەکەمان دەبێتە میرات، یەک بە یەکمان میرات کۆکەینەوە. ئەوە ماڵەکەی ئێمە، پێناسەی ماڵەکەمان ئەمڕۆ ماڵ بەیانی میرات. کەواتە ئاگاداری خۆت بە. لە دوای مردنت ماڵەکەت میراتەکەت سودت پێ ناگەێنێ ئەگەر لە دنیادا خۆت شتێکت پێ نەکردبی. خەڵکی وایە ئەوەندە داماوە دەستی تێ ناچێ شتێکی لێ بخوا، جلێکی جوان لەبەر ناکە، مناڵەکانی ئەحتیاج و داماون. پارەت بۆ چییە؟ تۆ مناڵەکان و ژنەکەت ئەحتیاجی خەڵک بێ، خەڵک داوای پارە لە خەڵک بکە، چ قیمەتێکیە تۆ ئەگەر سەتەها خان و دەسەڵاتت هەبێ؟ چ قیمەتێکیە لە ماڵ و شەدە پارەتدا نابێ، بەڵام ژن و مناڵەکەت ئەحتیاجی دەستی خەڵک بێت؟ مرد بە، با ژن و مناڵت ئەحتیاجی خەڵک نەبێ کە حەتە بیخۆ. خوای گەورە پێی خۆشە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم، نیعمەتێکی بە عەبدێک بەخشی خوای پێی خۆشە ئاسەوار و شوێنەواری ئەو نیعمەتە بە تۆ ببینێ. دەوڵەمەندی وەکو دەوڵەمەند بژی، بەڵام لوتت بەرز نەبێ. ماڵ و مناڵە با تێر بێ و یارمەتی خەڵکی فەقیر و هەژاریش بدە. مەکڕ و زێرە بڵێ هیچم نییە، هیچم نییە، هیچم نییە. وەڵای خەڵکی وا هەبوو کڕوزاوەتەوە، وتمە کاکە بۆ کڕوزەیتەوە؟ وتی وەڵام مەکەی ژیانم ڕۆژ مانگی 2 دەفتەرم دەسەکەی. مەکەی ژیانم مانگی 2 دەفتەر. ئەم تخوا ژیانە. منیش وتم وەرە بۆ مزگەوت جومعە باغەوازێکت بۆ بکەم. تخوا ئەوە شەرمەزاری نییە؟ 2 دەفتەر مانگی واریداتی مانگانت بێ بڵێ وەکەی ژیان و حاڵە منیتیان. والله ماڵەکە تووری قوڕاوی نایەنێت. ئەوەیە وتكاثر في الأموال والأولاد. ماڵ زیاد دەکەی، مناڵ زیاد دەکەی، بەڵام بەخوا هەمووی بەجێ دەهێڵی. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەم دنیایە هەموو دنیا نەک ئەوەی کە تۆ هەتە. ئەگەر هەموو دنیا بەقەد باڵی مێشولەیەک، نەک مێشولە، نەک هەموو باڵەکانی، بەڵکو یەک باڵێکی، ئەگەر دنیا بەقەد باڵی مێشولەیەک لای خوا قیمەت و نرخی هەبوایە، خوای گەورەی یەک قومێ ئاو بە کافر نەئەدا. یەک قومێ ئاو. کەواتە بەقەد باڵە مێشولەیەک ئەم دنیای لای خوا قیمەتی نییە. کەواتە ئاگاداری خۆمان بین، کەسابەتی حەڵاڵ بکە، بە حەرام ماڵەکەی خۆت زیاد مەکە. باخوا غەزەب لێ نەگرێ، ئەوەی بە حەرام گەورە بێ و بە حەرامی بمرێ، ئابۆ شێوە پەروەردە بووی هەر حەرامی خوا بێت تا مردن دڵنیا بخوا دەیخاتە ئاگرەوە. وەک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم. بە ئەم ژیانی دنیای گومڕامان نەکات.
يا ربي خوايا لقنا كان ما نخوش بي لقنا هدايك وباوكم مردو كان ما نخوش بي يا ربي خوايا بهشتي بانو بريد ما نشاتك يا رب العالمين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهي قرأنا بيناسي دنيا دا فرميه كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما. أمشي يعني دنيايا وكو باران يكوايا جياني دنيا وكو باران يكوايا كاتك دباري دبيني خاون کێڵگەکە ئەوەی کە زەرعاتەکەی کردووە کشتتوکاڵەکەی کردووە دەبینێت ئەو بەرووبوو مڕووەکانەی جوان جوان سەوزە بێ دڵی خۆشە باخەکەی جوان سەوز بوو هەرەکو چۆن دەبینی گشت و گیاکان سەوز و شینە بێ جوان دەرەچێت تەماشا دەکەی ئەمجا خوای گەورە دەفەرمێت دەبینی دوای ماوەیەک زەر دەبێ ئەمجا دەبێتە پوش ئەو گیا جوانە دەبینی ڕەونەقی هەیە سەوز و جوان و ژیانەوە تێیدا دەبینیت دوای ماوەیەک وردە زەر دەبێ ئەمجا دەبێتە پوش با دەیبەت پوش و پەڵاش ئێمەش یەکەم جار بە قووەتین بەهێزین بەڵام وردەوە دە زەر دەبین و ئەوەرین وردەوە دە پیر ئەبین و تااقەتمان نامێنێ مرۆڤ تقریبا هەتا 20 ساڵی بە قووەتە دوای وردە دەبەرەوە دوا دێت ساڵ بە ساڵ 5 ساڵ جارێ 10 ساڵ جارێ وردەوەدا بێگومان 25 وەکو 50 نییە 50 وەکو 70 نییە بەڵام تۆ وردەوەدا گەشت نەما وردەوەدا ئەمجا بەرەو دوادی چۆن گژوگیاکە جوان و سەوزە دارەکە گەڵاکەی سەوز و جوانە دەبینی وردەوەدا دوایی زەر دەبێ ئەوەرێک بەکەوێتە خوارەوە ئێمەش دەکەوینە خوارەوە و دەمرین ئەمە ژیانی دنیاە ئەمە پێناسەی دنیاە لای خوای گەورە بۆی کارێک بکەین لە دوای مردنمان شەرمەزار نەبین ئەو ژیانەی کە هەمانە بۆ خوا سەرفیکەین گەنجە خۆشەویستەکان ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیبینن خەتەڕەشەکەی لێ ئەدەن زۆربەیان گەنجن بە تەگمەن خەڵکی بەتەمەنی تایە خوای گەورە چاوەڕێی ئەوە ناکات تۆ خوێندنەکە تەواوکەی مناڵت ببێ و ژن بێنی چاوەڕێی ئەوە ناکات خوای پەروەردگار تۆ مناڵەکان ژن بێن و شوو بکەن و بیتە باپیرە و نەنگ و ئەمجا بمری کە ئیشت تەواو بوو خەڵکی وایە بۆ بەیانی مۆناقەشەی ڕیسالەی دکتۆراکە و ماجستێرەکەی بۆ مردووەشەوە خوا چاوەڕێەوە ناکات کاتی مردنت هات شتێک نییە ڕێگریت لێ بکات ئیشت تەواو کردو تەواوت نەکردو مۆناقەشەت ماوە یان نەتماوەی ماجستێرەکە دکتۆراکەت یا خوێندنەکە ساڵی نیو ساڵی ماوە ئەو نایخوات کە کاتی مردنت هات زەر دەبی و دەکەویتە خوار و دەوەریت ئەوە ژیانی دنیاە کا بابا پیرمان خواریان خۆش بێوانی کە مردوونە کەسیان گەڕانەوە کەسێک لە ئێمە مردوەکانی بینی بگەڕێتەوە بۆ ئەم دنیاە بۆی چاکە بکات ناوەڵڵا بەخوا ئێمەش ناگەڕینەوە بەخوای گەورە ڕۆژێ دی ئەم دنیایەمان لێ تاریک دەبێ بەڵام گرنگ ئەوەیە قیامەتی خۆمان تاریک نەکەین بێگومان خواناسان ئەم ژیانیان زانیوە چۆنە بۆیە خۆیان بۆ یەکلا کردوتەوە بۆ ڕەزامەندی خوا ئیمامی ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت ئیمامی ئیبن تەیمیە مرد کە مامۆسای ئیمامی ئیبن کەثیرە ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی ئیبن تەیمیە زۆر لەوە گەورەترە کەسانی قسەی پێ بڵێن ڕەحمەتی خوای لێبێ کە زانایەکی گەورەی کورد بووە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت کاتە ئیمامی ئیبن تەیمی مامۆستام مرد جەنازەکەی دانرا بوو بەڵێ دەفەرمێت دەموچاویم هەڵدایەوە پەڕۆکم لەبان دەموچاوی لابرد تەماشام کرد ئەفەرمێ نێوە چاوانی ماچ کرد ئەمەی ماچ کرد سونەتە ماچی مردوو بکەی دروستە ئینشاءڵڵا دەفەرمێت تەماشام کرد پیری پێوە دیارە ئەو کاتێک کە تەمەن لە سجنا وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێبێ یعنی کەسانێکی خراپەوە سجنیان کرد دەفەرمێ ئەو کاتێک کە لای ئێمە بوو گەنجتر بوو بەس کاتێک کە مرد تەماشام کرد لە سجنا زۆر پیر بووە زۆر پیری بێوە دیار بووە دەموچاوی پیر بووە ڕیش و سەری سپی بووە بەڵێ دەفەرمی ئیمامی ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبێ مناڵێکی جێ نەهێڵا ئیبن تەیمیە لە دوای خۆ چونکە ژنی نەهێنا مناڵێکی بەجێ نەهێڵا دوعای خێری بۆ بکە بەڵام ئومەتێکی بەجێ هێڵا دوعای خێری بۆ بکە ئومەتێک
ڕۆژانە هەزارەها کەس دەڵێ ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ، ڕەحمەتی خوای لێ بێ، مناڵی جێ نەهێڵا بەڵام ئومەتێکی بەجێ هێڵا، ملیۆنەها خەڵکی بەجێ هێڵا دوعای خێری بۆ بکەن، با ئێمەش ئاوا بژین بە سەربەرزی بمرین، بە سەربەرزی بژین بە دڵنیایەوە خوای گەورە سەرکەوتومان دەکات ئینشاءڵڵا. ئەوە ژیانی دنیای، ئەوان زانیان دنیا چییە. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ پێڵاوەکەی پی نەبوو، جلەکانی بەری پی نەبوو، لە خانوویەکی خوڕی زۆر ناخۆشا بوو بەڵام زۆر دڵخۆش بوو، چونکە خوای دەناسی، چونکە دەیزانی ئەم ژیانە هەر کۆتایی دێ. با ئێمەش ئاوا بزانین، ئێمەش وەکو ئەو گژ و دیا و ڕووەکە گەشەمان هەیە دوای وردە و دەزەر دەبین و لاواز دەبین و وشکە بین و کۆتاییمان پێ دێت. خوای گەورە باسی ئەم کۆتایی ئەم ژیانەمان بۆ دەکە، ئەمە سەرنجامی ئەم ژیانەیە کە ئێمە تێیدا دەژین، کۆتاییەکەی ئەمەیە. هەموو شتێک کۆتایی هەیە، هەموو شتێکی ئەم دنیاە کۆتایی هەیە، بەڵام کۆتاییەکەی چۆنە؟ دەفەرمێ وفي الآخرة عذاب شديد ومغفرة من الله ورضوان وما الحياة الدنيا إلا متاع الغرور. دەفەرمێ لە قیامەتە خەڵکی دوو بەشە، خوای گەورە دەفەرمێ کەسانێکن عذابێکی بە ئێش و ئازار و بە قۆت و بەهێزیان بۆ هەیە، ئەوانە کە لە دنیادا کوفریان کرد، زڵمیان کرد، خوایان نەناسی، لە دوای مردنیان لە دوای ئەم ژیانە عەزابیان بۆ هەیە، چونکە لە ساحەکەدا لە یاریگاکەکە یا ئەو یاریگایە سەرکەوتوو نەبوون، نەجاحەتیان نەهێنا. دەفەرمێ کەسانێکی تریشەیە لێخۆشبوونی خوا و ڕەزامەندی خوایان بۆ هەیە، خوا لەو کەسانەمان بگێڕی یا ڕەبی. بۆیە خەڵکی دەبێتە دوو بەشەوە، یا لە عەزابی خوادا دوای مردنت، یا لە ڕەزامەندی خوا و ڕەحمەتی خوادایی، یا لە ژێر عەزابی خوادایی، یا لە ژێر ڕەحمەت و ڕەزامەندی خوادایی. ئەم ژیانی دنیای هیچ نییە، گاڵتەوگەبێک و کۆتایی پێدێ. جا بۆیە لە دوای مردنمان یا بۆ بەهەشتا یا بۆ جەهەنمە، یا بۆ خۆشیە یا بۆ ناخۆشیە. وەڵڵاهی لەم دنیایە دەرناچین هیچ کەسێکمان، یا مزگەنی بەهەشتمان پێدرێ خوا لەو کەسانەمان بگێڕێ، یا مزگەنی دۆزەخمان پێدرێ خوا لەو کەسانەمان نەگێڕێ. وەڵڵاهی پێش مردنی هەموو کەسێک دەزانێت جەهەنمیە باشتیە، هەموو کەسێک دەزانێت براوەیە یا دۆڕاوە. ئەو کۆتایی ئەم ژیانەیە، لە دوای مردنیش عەزابە یا خۆشی و شادیە، یا دڵخۆشیە یا خەمباری و ئازارە. وەیە ئەم ژیانی دنیایە باوامان لێ نەکات خوامان لەبیر بچێن. لە کۆتایی خوای گەورە ئامۆژگاریەکمان دەکات، دەفەرمێ سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا بالله ورسوله. كواتا أما ژیانی دنیایە، لە دوای مردن یا بەهەشتە یا جەهەنمە. بۆیە وەسێتان بۆ کەم، ئامۆژگاریتان دەکەم، فەرمانتان پێ دەکەم. خوای گەورە دەفەرمێ سابقوا، فەرمانی خوایە، پێشبڕکێ بکەن، مسابقە بکەن بۆ لێخۆشبوونی خوا و بۆ بەهەشتی خوا، بۆ ڕەزامەندی خوا، بۆ ئەو بەهەشتەی کە پانتاییەکانی ئاسمان و زەویە خوای گەورە دایناوە بۆ ئەو کەسانی کە باوەڕیان بەخوا و بە پێغەمبەرانەیە سەلامی خوایان لەسەر بێ. خوای گەورە فەرمانە پێ دەکات مسابقە و پێشبڕکێ بکەن بۆ ژیانی قیامەتتان، چونکە ئەم دنیایە سیقەی نییە، تەمەنمان سیقەی نییە. چەند کەسە بۆ پارەکە ڕەحمەتی خوایان لێبێ لەگەڵ ئێمەدا تەراویح و جومعەیان کرد، ڕەمەزانیان لەگەڵ ئێمەدا کرد، ئێستا لەکوێن؟ چەندێک دەناسن لەوانە؟ ژیانیان بەجێ هێڵا. خوا دەزانێت ڕەمەزانەکەی تر ئێمە لەکوێین. بەخوا دڵنیا بە کەسانێک هەیە ئێستا بە ڕۆژوون یا بە ڕۆژوونین، بەخوا ڕەمەزانەکەی تر نابیننەوە. ئەمە ژیانی دنیایە. بۆیە پێشبڕکێ بکەن بۆ ڕەزامەندی خوا، بۆ ئەو بەهەشتەی کە پانتایی ئاسمانەکان و زەوی خوا بۆ ئیماندارانی داناوە، بۆ کەسانی باوەڕیان بەخوا و بە هەموو پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێ. تەنها موسڵمانیشە باوەڕی بە هەموو پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێ. الحەمدولله باوەڕمان یەک بە یەکیان هەیە، بەڵام ئەوەکانی تر گاورجوولەکەی هەر کەسێکی ترە باوەڕیان بە زۆربەی لە پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێ. ئێمە الحەمدولله باوەڕمان بە هەمووی هەیە. جا ئەگەر مسابقە بکەین بۆ ڕەزامەندی خوا بۆ بەهەشت، ئینشاءڵڵا شمولی ئێمە دەکات، چونکە دەفەرمی باوەڕیان بەخوا و بە هەموو پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێ. باش بۆ کەسانەیە. با ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێن بە خۆماندا بچینەوە ئەم ژیانە ئەمڕۆ یابیانی کۆتایی پێدێ. چەندەها کە جا دانیشتین لە مەجلیسا لەگەڵ برادەر و کەس و خزم و ناسیاوی خۆمانە، بەڵام دوای جەنازەکەیمان بینی، باوکمان بەجێ هێڵا قسەی لەگەڵمانە کرد، دوای جەنازەکەیمان بینی، دایکمان بینی بە هەمان شێوە، کوڕ و کچ و برا و خوشک و برادەرەکانمان.
ئەم ژیانە کۆتایی پێ دێ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدو. يا ربي خوايا هي من آرامي ولات من بباريزي خوايا أواني نخوش ودرددار شفاء بدي خوايا أواني قرزاريان بودا بركي أواني فقير وهجار حاليان باشكي. يا ربي خوايا نرجو رجوع عبادتمان لقبول كي أم دنيا بكيتا هو كارك بو بختوري قيامتمان خوايا لم دنيا دا لو كسانمان بجري كبراون لو كسانمان نجري كدوراون يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.